جواتری سلااف و هیڤین دەمەن خۆش دیگەل کورد کنەکشن ژێ دەنگی ئەمریکا لە واشنگتن ناز دەخیلی شەمەوە. و من محتەبەر شێروانیم سڵاوتان لێبێت پاش چەندین مان گفتوگۆی ناوکەی نێوانێران و شەش هێزی جیهان ڕێکەوتنی قەوارەیی هاتەدی باسی ئەم ڕێکەوتنە و کاردانەوەکان دەکەین و باڵوێزی پێشووی ئەمریکا لە سووریا باسی پەیوەندی کورد و ئەمریکا بۆ بەرنامەی کورد کنەکشن دەکات و هەروەها پەرلەمانتاری پێشووی عێراق ئامینە ساید ئەرکی بە دواتچوونی کچە ئێزیدیەکانی ڕفێنراون لەلایەن داعش و مەسەلەی پاراستنی ئێزیدەکانی خستۆتە سەرشان و ئەمڕۆ میوانی بەرنامەی کورد کنەکشن دەبێت بەڵام دەپێشدا با بزانین لە پاژماوەی جیهان چی ڕوودەدات. لە یەمەنێ فڕۆکێن شەڕیەنە هەڤبەندی عەرەبستانە سعودی بۆمبارانە بنگەهێن ملیتانên حوسی دیکن و چەک و جەبلخانەیە دەگەهینن شەڕڤانên دژی vê کۆمەڵا ملیتانên شیعە لە ناوەندا باژارê عەدەنê کار بەدەست دەبێژن ملیتانên حوسی xwe ji navenda bajar û vekêşana û firokên عەرەبستانە سعودی jî çek ji bo layengirên serokê Yemenê Abd-Rabb û Mansur Hadî re dihavêjin. Xelkê xwe cihî dibêjin Hûsî ji navenda bajêr û ji koşka serokatiyê li Edenê derketin. Eden asêgeha dawî ya piştevanên serok Hadî bû Hûsiyên Îranî alîkarî ji wan re dikin berî hefteyekê dest bi serda girtibû. هەینەی خەڵکی کێنیا تازی پرسیان جێرا ڕۆژێک پاشەوەی ملیتانیا شەباب زانکۆیەکیان لە ڕۆژهەڵاتی وڵات گرت و لە ئاکام 147 کەس کە چواریان هێرشبەرەکان بوون کوژران. حکوومەتی کێنیا ڕاگەیاند 220,000 دلاری تەرخان کردووە بۆ سەری ئەندامش تری شەباب لە پەیوەندی بەو هێرشانە. کابرا ناوی محەممەد محمود کونۆ کە لە پێشترێوە حکوومەت داوای دەکرد ئەو گومانبارە بەوەی ڕێبەری کردارەکانی دەرەوەی شەبابی بەدژی کنیا لەستۆ بێت. هونۆ داوا کرابوو بۆ سوال و جواب لەگەڵ لە پەیوەندی بە هێرشەکەی پێنجشەممە کرایە سەرزانکۆی گارسیا و شەڕەتەقەیەکی ساز بوو نێوان هێرشبەران و هێرزەکانی ئاسایش بۆ ماوەی 15 کاتژمێران. هێزەکانی ئاسایش زیاتر لە 500 خوێندکاریان ئازادکردن بەر لەوەی تەقە لە هێرشبەران بکەن و بیان کوژن. ئەشەباب دەڵێت هێرشەکە لە تۆڵەی کردداری لەشکری کێنیا لە ناو وڵاتی دراوسێ سۆمالیا بوو کە بنکەی ئەو ملیتانە ئیسلامیەی لێیە. لێ نیویۆرکێ دوو خانم هاتنە خەتابارکردن بە هەوڵا دروستکردنا بۆمبان و هێریشان یەن تیرۆریستی لە ناو ئەمریکا کار بەدەست دەبێژن ئەو دوو خانم لە جەموان گرتینە. لە دەمێ ئامادەبوونەوان لە دادگەهێت تاوان لە دژیوان هاتنە ڕاگەهاندن کو دوو هەفسۆزین کۆمەڵا دەوڵەتە ئیسلامی داعش نوئەیلا ڤەلەنتاز و ئاسیا سەدیقی خەتابارن بە پیلانە دروستکردن و بەکارئینانە چەکێ کۆمەڵ کوژ. دادوەر دەبێژن لێڤەکۆل گەهانەوەی ئەنجامی کووان خانمان لە بەربوو هێریشên تیرۆریستی بکانە سەر ناڤەندên پۆلیسان ئارمانجên حکوومەتî û yên leşkerî jî û bawerên xwe yên cîhadîst cêbecê bikin. Karbidest dibêjin qet xelek neketibû pêş ji gefeyan. Eger hatine tewambarkirin ew dê حکمی زیندانی یا هەتا ژیانی لەسەر وان بێ داینین. و پاش 8 ڕۆژی وتوێژی چڕوپڕ نێوان ئێران و شەش هێزی جیهان هەمولایە گەیشتنە بە ڕێکەوتنێکی چوارچێوەیی بە مەبەستی دانانی ڕێنماییەکان بۆ گەیشتن بە ڕێکەوتنێکی گشتگیر تا کۆتایی مانگی 6 ئەم ڕێکەوتنە بە یەکجاری بێتەدی. کاردانەوەی زۆر لەم ڕێکەوتنە هاتۆتە دی. پاش ڕاگەاندنی ڕێککەوتنەکە خۆشحاڵی دەربڕین لە تاران دەستی پێکرد و پێشوازیەکی قارەمانانە لە وەزیری دەرەوەی ئێران کرا. محەممەد جاواز زەریف لە ڕۆژی پێنجشەمە ڕایگەیاند پێشوەچوونێکی بەرچاو لە وتوێژەکان لەسەر بەرنامەی ناوکی هاتە ئاراوە و ئێران و زلهێزانی جیهان گەیشتن بە تێگەیشتنێکی هاوبەش بۆ چارەسەرکردنی کێشەکە بەڵام هێشتا ڕێککەوتنی کۆتایی ئەنجام نەدراوە. از نظر حقوق بین الملل دولت آمریکا مسئول خواهد بود. بە پێی یاسای نێونەتەوەی حکوومەتی ئەمریکا بەرپرسیار دەبێت و ئەرکی ئەوەیە کە هەموو سزاکان یەکسەر هەڵبگرێت چونکە ئەو کەسەی کە لەسەر هەڵگرتنی هەنگاو بە هەنگاوی سزاکان قسە دەکات دەزانێت کە ئەمە بە پێچەوانەوەیە. هەر پاش ڕاگەاندنی چوارچێوەی ڕێککەوتنەکە سەرۆک ئۆباما ڕێگەیاند لەو بڕوایەدایە ئەگەر ڕێککەوتنە بەرایەکە بەرەو ڕێککەوتنێکی گشتگیر بڕوات ئەوە جیهان پارێزراوتر دەکات. This framework would cut off every pathway that Iran could take to develop a nuclear weapon. ئەم چارچێوەیە هەموو ڕێگایەک لە ئێران دەگرێت کە بتوانێت چەکی ناوکی دروست بکات. ئێران ڕۆبەڕۆی سنووردارکردنێکی تون دەبێتەوە لەسەر بەردامە ناوکیەکە. هەروەها ئێران قایلیش بووە بە پشکنینی یەکجار ورد بێ لەوەش بەڕۆن و ئاشکراییەکی یەکجار زۆر لەو دانوستاندنانەی لەسەر بەردامەی ناوکی دەکرێن لە مێژوودا.
جا هەر بۆیە ئەم سەوداش تەنها لەسەر بنچینەی متمانە نییە بەڵکو لەسەر بنچینەی پشتڕاستکردنەوەیەکی بێپێشینەیە. جارێکی تر وەزیری دەرەوەی ئێران محەممەد جاواد زەریف هیوادارم لە کۆتایی ئەم پرۆسەیەدا هەمومان پیشانی بدەین کە بە ڕێگەی دیالۆگ و ڕێکەوتن بە کەرامەتەوە ئێمە دەتوانین کێشەکان چارەسەر بکەین و ئاسۆیەکی نوێ بکەینەوە و بەرەو پێش بچین. لە ڕۆژی هێنی سەرۆکوەزیری ئیسرائیل بنیامین ناتانیاهو وەزیران یاسایشی کۆکردەوە پاش ئەوەی کە لە پەیوەندیەکی تەلەفۆنیدا بە سەرۆک ئۆبامای ڕاگەیاند ڕێککەوتنی بەرایی لەگەڵ ئێراندا هەڕەشەیە بۆ سەر هەبوونی ئیسرائیل. لە بەیاننامەیەکیشیدا ڕاگەیاند ئەم ڕێککەوتنە مەترسیی گەورە بۆ سەر ئیسرائیل هەرێمەکە و تەواوی جیهان دروست دەکات چونکە ئەمە دەبێتە مای گەشەسەندنی ئابووری ئێران. مارک ڕێگێف وتەبێژی بنیامین ناتانیاهو سەرۆکوەزیری ئیسرائیل. ئەم چوارچێوەی ڕێککەوتنە هەنگاوێک کە بەرەوە ڕێگایەکی زۆر مەترسیدار. ئەمە ئێران بە ژێرخانێکی ناوکی بەهێز دەهێڵێتەوە و هیچ کام لە دامەزراوە ناوچەکانی داناخات و بگرە هەزاران سەنتەرفیوجی لە کارکردن بەردەوام دەبن. لەگەڵەوانشدا ڕێگا بە ئێران دەدرێت توێژینەوەی خۆی بکات و سەنتەرفیوجی نوێی باشتریش دروست بکات. بەپێی ڕێککەوتنەکە ئێران قایل بووە بە کەمکردنەوەی 2 لەسەر 3 سەنتەرفیوجە دامەزراوەکانی لە 19,000 دامەزراوەوە دەگاتە 6,104 کە بۆ 10 ساڵ تەنها 5,600یان کار دەکات. ئێران ئاستی پیتاندنیش کەم دەکاتەوە و هەتا 15 ساڵی تر هیچ دەستگایەک بۆ مەبەستی پیتاندنی یۆرانیۆم دروست ناکات. و ئاژانسی وزەی ئەتۆمیش دەستی ڕادەگات بە تەواوی چالاکی ناوکی ئێران لە بەرامبەر ئەمانشدا سزا ئابوووریەکان لەسەر ئێران لادەچێت. وتوێژکەران هەتا مانگی 6 بەردەوام دەبن لەسەر وتوێژەکان تا بگەن بە ڕێککەوتنێکی کۆتایی. هێرۆ زەنگەنە دەنگی ئەمریکا. مەتەبەرەوە دەبینیەوە نەخۆشترین و زەحمەتترین و توێژی ئەوە کە ئەنجامێکی بۆ دەبێت دوێنێ ئەوە بوو. ئەوجا لە توێژێکی درێژ زەحمەت و قورس بەڵام دیسانەوە گومان شەر هەیە کە ڕێکەوتنەکە بشتە سەری. ئەوەی گرنگە دەخی بە تایبەتی لایەنی ئێرانی قەناعەتی بەوەیە کە نیشانیان داوە کە ئەوان مەبەستیان ئەوە نەبوو کە وزەی ناوکی بۆ مەبەستی لەشکری بەکاربێنن. ئەوە وای کردووە کە ڕۆژاوا شەشێزی جیهان بە ئەمریکاوە هەڵوێستی نەرمتریان هەبێت. خۆت دەزانین لە قسەکانی سەرۆکی جوادیار بۆ ئەمریکاش دڵی بەوە خۆشە و ڕۆژاوا بەوە خۆشە کە ئێمە توانین ئەمانە پێشی ئێران بگرین و وەزیری دەرەوەی ئیرانی وەکو قارەمان هات پێشوازیکردن لێرە ئەمریکاژی بەحسێن دەکەن و ڕەنگە کێشە دروست بن پاشە ڕۆژی ئەڤژ یەک یا دوێژی ئیسرائیل دەبێژە هێشتا وەسعەوێ خەتەرێدا ئەگەر ڕێکەوتن بوو ئیسرائیل دیکەوە خەتەر سەر ئیسرائیلی هەیە ئەوجا بڕاستیژی میویدارن هەتاتالیە ڕێکەوتنە بەردەوام بتن و مەسەلا ئەف ڕێکەوتن هەمویان ئەف پرسە هەموو بۆ مەسلێت ئاشتیە بتن نەترێت شتێک. هەڵبەتە تا کۆتایی مانجی 6 دەخی زۆر شت ڕوودەدا زۆر شت دەکرێت و بزانین هەتا ئەو دەمی چۆن دەبیتن. هیوادارم نەبیتە ئەوە وەکو ئەو دوا مەڵەتانی کە خۆیان بەسەر خۆیان دادا سەپاندووە لە ئاخیر ڕۆژەکان بەتاوێت 2 هەفتەی ئاخیر وەخۆ بکەون. هیوادارین هەرەوە بیتن لە پێناوە ئاشتی بیتن و بەڵێ. بەڵێ بەر هەفتەی ڕابردوو باسی ئەومان کرد کە باسێکمان هەیە لەسەر پەیوەندیەکانی ئەمریکا و کورد. ڕاستە هەروەک بینەران دەزانن بەشێکی گرنگی و توێژی تۆمان دید لە کردبووتە راپۆرتێک لەگەڵ باڕۆژی پێشووی ئەمریکا لە سووریا ڕابرت فۆرد ئێستاش پێکەوە بەشێکی تری ئەمە دەبینین لەسەر پەیوەندی کوردەکان دەگەڵ وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا کە هەردووچیان لە یەک بەرن لە شەڕ بەدژی داعش. ڤەدیتنا گۆڕا بە کۆمەڵا خۆرتێن هاتینە کوشتن بە دەستی ڕێخستیا دەوڵەتە ئیسلامی داعش لە بنگەهی سپایکەر لە تکریتێ هەفدەم دەگەل پاقشکردنە باژێر ji çekdarên wê komalê pêşbînî heye lez li şerê derxistina milîtana bêkirin li bajarê Musilê jî. Ji bo vî şerî tê çaverîkirin Iraqî û Emerîkî alîkariya Kurdên Iraqê bixwazin. Kurdên Iraqê xwe dibînin dostên Emerîka lê li heman dem jî gazindar ji Emerîka dikin çunku peywendiyên Washington digel Hewlêrê pitir di rêka Bexdayê rene. پەیوەندی دناوبەرە ئەمریکیا و حکوومەتە هەرێما کوردستانê باشن. Ez bawer dikim hindek caran xelk û حکوومەتە هەرێما کوردستانê nerehet dibin û dibêjin Emerîka berê xwe didite Bexda û حکوومەتە Iraqê peywendiyên baş ligel حکوومەتە herêmên in. Lê ez bawer dikim Emerîka peywendiyên baş ligel herdû aliyan hene. Têkeliyên Emerîka digel Kurdên Iraqê kevnin eger çî qonaxa herî berçav ew bû dema wezîra derveya demê serokatiya Bill Clinton Madeleine Albright navberiya şerê navxweyê du partiyên mezinên Herêma Kurdistana Iraqê kirîn.
ئەمباسەدەر فۆرد باوەڕ دەکەن دەستکەفتێن نەهاین کوردان ji ئەنجامی وێ ناوبەریە بوو. And that was a big achievement for Iraqi Kurds, and it was a big achievement for the United States too. ئەو دەستکەفتێک مەزم بوو ji بۆ کوردên Iraqê û destkefteka mezin bû ji bo Amerîka. Ez bawer dikim em niha hikûmeta Herêma Kurdistanê dibînin ku berhemê rast û dirist di navbera Amerîka û navbera Kurda da. Ez Mam Celal û Kak Mesûd dinasim û ez rêzê li wan digirim. باشە دۆستên کوردان کینە یان jî کوردان دۆست di Amerîka de hene؟ For sure. Absolutely. Well, they have friends in the administration and then they have friends in the Congress. بێگومان wan dost di nav hikûmetê de hene û kongresî de hene û dostên Kurdan di kongresî de gelek bi dengê bilind diaxivin. Tu dibînî endamên kongresî ji her du partiyan behsî şêweyê şerê wan dijî Daişê li Kobanê dikin û behsî pêdiviya alîkariyên pêşmerge li Iraqê dikin. Ew seredana Hewlêrê dikin, Kurdan di hikûmetê de jî dost hene. Lê bêguman divêt ew karî digel hikûmeta Bexda jî bikin. Digel dewletên Tirkiye û Sûriye û Îranê bikin. Lewra tu dibînî zimanê bihezkirinê gelek hevseng e çunku ew digel Kurdan û heman dem dewletên herêmê diaxivin. ئەمریکی gelek bi hestiyarî seredariyê digel Kurdên Bakur dikin ji ber dostaniya Washington ya stratejî digel Enkerê û ji ber ku hêşta navê PKK di lista komalên teroristî de ye. Ev ê sîbera xwe bi ser têkeliyên Amerîka bi Kurdên Rojava de girtiye ji ber ku partiyên siyasiyên karîger lê herêmên Kurdan li Sûriya ketine jêr sîbera PKK. Lê xweragiriya wan li bersîngê komala dewleta İslamî Daeş li Kubanî sirinca cîhanê rakêşe xwe. Our relations with Syrian Kurds is new. It's not old. Peywendiyên me digel Kurdên Sûriye nû ne. Me têgihiştineka baş nîne ji bo berjewendiyên Kurdan li Sûriye. Ji bo xem û nîgeraniya wan em nizanîn wan çi divêt. Me têgihiştineka baş ji bo xelkê wan bixwe nîne. Ev ca çi li jêr sîbera encumena niştimanî yan yekînên parastina gel peye de. Me têgihiştineka kûr nîne û ew peywendiyên gel nû ne belkû destpêk e. Eger demê rast hat ji bo ragihandina dewleta Kurdî tu dê piştevanî lê bikî? I think if there can be a negotiation among the countries in the region, باwer dikim eger danûstandin hebin di navbera welatên herêmê ku dewleta Kurdî pesend bikin divî demî de civaka nefneteweyî pîrozbahiyê lê biket. Eger Kurd ji ber xwe yeklayen dewletê rabgehînin bê danûstandin digel wan welatan ez ditirsim şerekî dî li herêmê biqewmet. Me şerek dî nevêt gelek şer li rojhelata navîn hene. Ez dibêjim gelê Kurd dê bişet pêngav bi pêngav berew vê armancê biçitin. Niha jiyana Kurdan li Silêmaniyê, Hewlêrê û Duhokê ji her demekî dir baştir e. Wan pitir azadî heye. Zimanê Kurdî dixwînin û di bazirganiyê de bikartînin. Wan alaya xwe heye. Ew dikarin hatin û çûna welatên derve bikin ji herêma xwe. Ez dizanim wan pitir divêt lê destkeftiyên wan jî pêngav bi pêngav bûn. Şîreta min ji dostên min yên Kurd re ew e karî ji bo cêbecêkirina xewna xwe bikin lê pêngav bi pêngav û bi hojdarî herin û rê li şerekê dî bigirin. Tu dikarî bêjî wan ka pêngava dahatî çiya yan çawa bitin? the next step is on the Kurdish side. Ez bawer dikim pêngavên bên dêl cem Kurda bit û bi qayîmkirina hikûmeta Herêma Kurdistanê. Ew karekî baş dikit lê niha digel nizimbûna bihayên neftê divêt ew hizrabûca xwe bikin kadê çawa ripirî van alûziyên aborî bin. Ji bo Kurdên Sûriye dê bi zehmet bit herêmekî tena hebit eger di welatekê de şer hebit. Lê li pêşiyê divêt Kurd bibne pişkek ji rikaberiyê û çareseriya siyasî di Sûriye de. Ambassador Robert Ford, thank you for your time. No, my pleasure. Zor spas. û binyadê Brookings lêre li Washington mêvandariya jimareka şarezayan kir ji bo mişnomerê li ser perwerda û xwendina ol û aynan li Ewropa û li Amerîka jî û berhevkirin û cudahiyên û taybetmendiya her yek ji wan e. Selahê Pîrotî li wir amade bû ev rapor gihandiye me. جێنی بێرگلوند یاریدەدەری پرۆفسۆر لە لێکۆڵینەوەکانی ئاینی لە زانکۆی سۆدرتۆرنی سوێد ئاماژەی بە جیاوازی بنچینەیی سیستمی خوێندن و پەروەردەکردنی باری ئاینی لە وڵاتەکانی ئەوروپادا کرد کە حکوومەت یارمەتی داراییان بۆ دابین دەکات. یەکەم وڵاتی وەک ئەڵمانیا نەمسا و ئیسپانیا هەن کە ڕێکخراوەکانی ئاینی وەک کاتۆلیک پرۆتستان جوولەکە ئیسلامی هاوکاری لەگەڵ حکوومەت دەکەن.
ئەوە بەو مانایە دایک و باوک شێوەی خوێندنی ئاینی بۆ منداڵەکان دیاری دەکەن. بۆ وێنە لە ئەڵمانیا باوان بۆیان ڕەخساوە کە خوێندنی ئاینی ئیسلام بۆ منداڵەکانیان دیاری بکەن و ئەوەش بەشێکە لە قانونی بنچینەیی وەک مافێک بۆ دایک و باوک دیاری کراوە. ئەوەش لە قوتابخانەی گشتەکاندا هەیە و لەلایەن حکوومەتەوە یارمەتی دارایی بۆ دابێن دەکرێت. لە نەمساش هەر بەو شێوەیە و هەڵبەت لە ئیسپانیا شەروایە هەڵبەتە لە سەرانسەری وڵات بەم شێوەیە نییە. خانمی سوزان داگلاس هاوکارێکی بازبوونی بەشی لێکۆڵینەوە لە ناوەند بۆ لێکۆڵینەوەکانی ئیسلامی لە زانکۆی جۆرج مەیسن لە ئایالەتی ڤیرجینیا ئاماژەی پێدا کە خوێندنی ئاکادەمیک سەبارەت بە ئاین لە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا وەک قەوارەیەک دیاری کراوە. هەڵبەت لە 1950کان لە دەستوردا هێندێک ڕێنوێنی دیاری کراوە کە بە پێی ئەو چوونەتە پێشێ هەرچەند لەو کاتەشەوە تا ئێستا گەلێک گۆڕانیشی بەسەردا هاتووە. هەتا سەردەمی 1970کان دۆخێک لە گۆڕێدا بوو کە ڕەنگ بوو کتێبی خوێندن تەنیا چەند پێراگرافێک سەبارەت بە ئاینی تێدا بوو. لە چاو ساڵەکانی ڕابردوو زۆر جیاوازی هەبوو کە تەنیا پێراگرافێکی سەبارەت بە شەڕەکانی مەسیح و موسڵمانی تێدا بوو کەواتە ئەوە دۆخەکە بوو. دوای چەندین مەسەلەی پێویستی خوێندن سەبارەت بە ئاین لە دادگای بەرزی وڵات وای کرد وانەی مێژوو بوو بە پێشەنگێک لە خوێندنەکانی کۆمەڵایەتی لە سەرانسەری وڵاتدا. لە ساڵەکانی 1990ەکانەوە ئەو مەسەلەیە لە وڵاتدا بەرفراوان بووە کە وای کرد بەشێک لە کتێبێک بۆ ئاین تەرخان کرا. دوایی بە پێویست زانرا لە هەر 50 ویلایەت لەوانە گوتندا باسی ئاین بکرێت و ئێستاش ئەوە درێژەی هەیە و بە تایبەتی ئاینەکانی جیهان وەک وانەیەکی خوێندن لە نێو خوێندکاراندا لە گەشە سەندندایە. خانمی بێرگلۆند ئاماژەی بە سێ ڕەوشت و تایبەتمەندی سەبارەت بە خوێندنی ئاینی کرد کە بۆ هەر شوێن و وڵاتێک پێویستە یەک لەوان دیاریکردنی ستانداردێکی ئاکادمیک کە پێویستە مامۆستایان زانیاریان سەبارەت بە ئاینەکان وەدەست بێنن. لە لێکۆڵینەوەکەدا ئەوە بۆ من لەباری پەروەردەکردنی مامۆستای خوێندنگە لە ئەمریکا و فەڕەنسا جێگای سەرسوڕمانە. ئەوە بوو کە ئەگەر چی پێویستە لەو دوو وڵاتە مامۆستایان سەبارەت بە ئاینەکان زانیاری دابن بکەن دەبێت زانیاریشیان سەبارەت بەو بابەتانە هەبێت. بەڵام لەو دوو وڵاتە پەروەردەکردنی مامۆستا وە کارێکی پێویست دیاری نەکراوە. ئەوە بۆ من جێگای سەرسوڕمان بوو چونکە لە وڵاتێکی وەک سوید ڕادێم ئەگەر بتهەوێت وانە سەبارەت بە ئاین بڵیت دەبێت خوێندنی ئاکادمیشت سەبارەت بەو بابەتە هەبێت. هەروەها و خانمە لەسەر دابینکردنی کتێبەکانی سەبارەت بە ئاین لەسەر بناخی ڕاستیەکان پێداگرت کە زانایانی ئاکادمیک پێشنیاریان کردبێت و هەر کەسێک مافی هەبێت زانیاری ئاینی وەدەست بێنێت و هەروەها ئەو مامۆستایانش لە ئاستی جیهانیدا لەباری ئەزمموی کاریان پەیوەندیان لەگەڵ یەکتر هەبێت. سلاحی پیرۆتی دەنجی ئەمریکا. جارێک عادی بخێر هاتنە کورد کونەکشن ئەندامە بەرێ یا پەرلەمانی عێراقی ئەمینە سعید دیگەل چەند چالاکڤانین ئیزدی سەردانە ئەمریکا دیکە ji بۆ گەهاندنە دەنگ و داخوازین ئیزدیان ji بۆ نەتەوێنی گرت و هەروەسا ji بۆ کاربەدەستان لێرە لە ئەمریکاژی. ئەمینە خان نها میوانە کورد کونەکشنە گەلک بخێراتی. ئەم زانین هەشت مەهن و دەڤراوە شنگال بتایبەت توژی خەڵکی شنگالی تو ئەندامە پەرلەمان بوجی شنگالێ هەشت مەهن گەلک نەخۆش بسەر ئیزیار دەرباز بن نەها پشتیوان هەشت مەها اون چ دخوازن اون تێن ئەمریکا نەتوێنێ گرت وە کۆمبوون هەبوون وە چی ژوان ڕەبوون و چ ژوانە دخوازن. قالك ممنون في وقتك كتا دايم داوكا قوتي ايش خلكي ديار بكم تشتي يعني وسيله كي دري او شنغالي ونخوشيا شنغالي وكا قوتي بتايبتي افرات شنغالي براستيج يعني بشتي ده هيبا يعني بتايبت تشتي افرات شنغالي هاتي هتان وهجي ما تشي وكم بيجن اوك نديت يا بو رزقار كرنا وان رزقار كرنا شنيت ايزديرا
پشتی هشت ماها یعنی بهتری 5000 ژن و زار و گرتی و بتیجوانجی کچکو ژن براستیجی حتی نه هجمات أو كناف دولتي نادي تيش رزقار كرنا رونا شيء حكومة يعني العراق يجي الودريج مهينتيا ايش غير محاولات بكتانا إتكا أو رزقار بن وهندك وكم بيجن آلي هاريكاريا وعندكم جارنا حكومة كردستان هناك هاريكاريا مادية هندك حالتها كريم وكا قوتي بروشا قشتي جيا شنغالي جي براستي جي هتان هون زيدي 400 وهندك 1000 خلق شنغالي بتيبد يعني خلق شنغال همو اورننا افهمو اورنا انه الدهوكي وصاخوي والهوليري بتريا وانجي همو الهر الهوليري الدهوكي وصاخوانن افجي يعني براستي جي مش امين خان ما تخواز ام بحثي بتر بحثي مثلا خانم ما بكن مزانين بتر 400000 اس دي بتنينها بدل بدلن وقت بودران ماكستاني لسوريا لتركيا للجهندي اللي مثلا خانمان وتودي بيجي مثلا قال لك ما زناج وبهزاران جدا 11 دمانه حتى نهاجي جوان رانا هاتي كرنا وقتي اوند بيجن امريكا وقتي ود قلت يا نتويني قلتي بالي حفتيك لنيويورك يبون او جبوفي تشد بيجن او بيجن او تشب كار شوارا بكن يعني جي مثلا لشكرين تشكو رزقار كنا وان دفي بكار لشكري بن او تشبر سفيد دنوا زاني حتى نهاجي يعني ما كان كومبون كرينا تشو وقت تينا عراقي تشش دربات شم كومبون يمكن او بيجن يما وكا قلتي دربات جوينا يعني السر ارضي وان ليشكرنينا او هاري كاري او بيجن لازمه عسكري عراق يعني هكا بيشمرقة به هكا جيش بيجم لازمة أو كونتاكت ناف بينه وان ذهبي وتنسيق كي تشيبن رزقار بكن بس ديم جهرت بيجنا ما بيجن أمنشن وان رزقار بكن حياتوان بكنا خطرية دا يا باشي بينك وشتين بيجي وقف يعني وكان رهينينا داعش يعني هجي تشتي خرابتك بيجي تشيد بي وقت ما محاولة كر أو تشتكي خرابتر القلوان بكن يعني براستي جي قالك جارة أو في آخفتني بيجنا ما بس يعني براستي جي بديتنا مجي أزب وخلقي ما هموش يعني بأفتشتك نمو بررك أم يعني بيجن على راسته إجبر أفنا يعني سدا ودسدا ودهن أف يعني زيدي 5000 يا زيدتش 5000 زيدتش 5000 يا كتشو همو زيدتش 5000 يا بتديا فانجي كتشو وجنن وقا قوتي بهجمار هتانوها يعني ما هجمارتين هتانوها زيدي 5000 قرتي يعني كبناوش كي قندينا وجنا ميرا كتشا كورة چندا يعني همو بهجمارتن من فيسيا زيدي 5000 قرتينا بس جا يعني مخابن افنم يعني حشمارك كتشكا وها في رنجيلي بالنيرن باش او يترزقار بي او تقول كتاخو خلاص ذكرن باهلي كاريا حكمتك وحكمه هرمي باراج وانرات بوكا سكايت وان دابين ديك جبو شخوره بكرن او تش مساله او تشاوادي كارن خلاص بكون چندن وتش وان راتي كرن او هتان هو نزیکی 800 کی زیوریا چه وان خوش روزگار کریو چه بهاری کاریا هندک حوالا و چون او نزیکا سدونو چی و همو پیرامیر و نخوش ونو یکا داعش روزگار کن او جبراستی جو چی همون نخوش ونوكم قوتي وندك شيء يعني حتى وكا حالة وانا نفسيش كخراب وبيرامير يعني شيء حتى الرجاء بريد يجي عمري خود يكرو بيشتهين جي وكا حسب معلوماتي من هندك يكيد دوش شوان جي عمري خود يكر يدي يش سورياتين شيء سورياتين حتى انها ايك هاتين همو كتشكوشين انش سوريا زيفر نيش رقا يعني تيبت هم الرقا انا يتكلوا دري او باسدن او يعني درت كافنش خلاص يعني جارنا شي هندك جي يعني هندك اشكاش ناس كمختك محاولات كن خرزقار بكن دستور لنجد وان شكستينا باشي هنجد داعش يعني حالان خراب تربويا هاي جارنا يكدو يعني وقت محاولات كن هاتينا كشتن باش انها او يذكر قابون انها الكامبانا الكامبين شاريا وبعادري وخانكي واندران نهار وشوان زامتو وان بيني روجانه او يك هاتين همول الكامبادا ناش برضه كم قلت تجي خلق شنغالي همول الكامبادا يك هات زيفر جي هكم روفكيو ما بيجي او شكل كامبادا بتريا فانجي خلقت كوچو نمزان يعني گونده كوچو همو هاتا ويران كرن افيك كاتشكو جنيت قرتين جي بتريان شي خلقت كوچنا وقت تنجي يعني براستي جي يك نينا شندف يعني حتى الكامبيدا قالك جارتين جهنينا يعني تشتي هري نخوشتري يعني بروجانا زبوان رما وتسالم بوان هاي وقت تين سردانا وان تكن تشد فين شنافين او همو هر وكما قلت الكامبادنا وكا حاله وانا الصحي قالك خرابه ويعني قالك ايش كخرابه جبر بل اكيد بوانتي كرن تشاواتين تشاوا سرديد بوانتي كرن بحسي كنك شوان بقهن اوروبا ببن اوروبا يعني متخصص بزعم تشمر بيجي يعني باشا انها وكم جن دائره صحه هوكي لجناك فكريا بتيبت جباني رزقار الرد بن
او جي وكا قوتي حسبي امكانياتي تخوم معالجه وانت كبراستيجي بس يعني بديتنا افنا بس اجبر حاله وانا صحي قالك يا خرابه وكتكوشن محتاجن بترجي شوان ربيتا كرن دولة ألمانيا مسوباسيوان كن في برنامج تشيكريني وقوتيا حتى هزار مروفي ميكيشن حتى أنا كي هيفا دوانزا حتى هيفا دوانزا في سالي بیستو و شش مروف برنامه داره که چکوشنو وزارو اوان کشان بیست في هيفا درباس بويا وان كيشان افتشتي قالك باش بو براستيشي كهندك يعني دولتي ديجي افتشتا تشكربانه قالك باش بو وشبر بله امینه خان بکرتی بیجم اونچش امریکا دخوازن امریکیان جنته نیگرتی اونچ دخوازن براستيجي تشتي هري بري يعني مدا خاصيات كلهم هيفيت كن فان كتكوشني ما رزقار كن اش برجهد قالك هاشي وقت ناس نزان الكيدرينا وتشتي ديجي خلكي ما قالك دا خاصيات كو طيبات شي الفان مظاهرات تشيبون الفان كومبوني مجد وقتمتين او الدنما مسجك بجيهنته وان حماية دولتي في إجبر نشن بزيفرنا الجهاد قبشتي أفتشتي بسري شنقالي هاتي وهزارة هاتي نكوشتن وهزارة هذان هو الاستداعش دنا وشنقال هم إيران يعني تشتكي وانما هتا فقرن أو تقطع وانما يفقرنا بدري هكا حماية كدوالي نبي جبلي باراستناوان جالي جبا كان في نتويفا تشيدي مثلا تشكو أزام هولا كاتب وخو بشاندان تاعتن كرن دا خوازان كن كو أو يبسري ازديهاتي بيناس كن وكجنوسايد راسته افجي افته يعني الفان مظاهرات شي وين الهمو قاعد افتش هاد دا خواص كرن بس وقت جنابي تقوتم كرتي بيش راستي تشتت متهرت بيشتري افن يعني رزقار كرنا فان جنايه وحمايتك انا في دولتي وطبعا افتشتي بسري اجدياجي هذه كرن مدفي بيت تدبيت كرن كجينوسايد دا تعويدك جيش في خلكي را بيتك كرن اشبر هجي تشتوي هي جي بي خسار بو من خلنا نزقلك سياستات كم خدي صبري بدا وعلي كاريا وي خلكي بك بري چند هفتيا اجي غوربوم لنا كامبام ديتن دردوان دردك مازنا او زارول واندرانا بخوندنو بخوندنگاه وروشوان قالك نخوش خدي علي كاربه امين خان قالك سباس سباس امين سعيد عندما بري برلمان العراقي ميفانا كورت كونكشن و ريخستيا خويندكارين كورت لزانكويا جوش ميسن لفرجينيا نيفيسكاري امريكي ستيفن مانسفيلد ميفانكر جبو بحثي كتابه خو يا بنافي دي امريكال اوف ذا كورتس بكا سمعت زي لوربو وافرابورت جهانديا ڕێکخراوەی خوێندکارانی کورد لە زانکۆی جۆرج مەیسن بۆنەی مردکردنی کتێب لەلایەن نووسەری ئەمریکی ستیڤن مانسفیلدیان ڕێکخست. من دەمویست بێت بۆ جۆرج مەیسن چونکە کەسێکە پشتیوانی لە کورد دەکات و لە هەموو میدیاکاندا باز لە کورد دەکات بە شێوەیەکی پۆزیتیڤانە و چەند جارێکیش چووە بۆ کوردستان و دەزانێت ڕەوشەکە چۆنە. مانسفیلد ناسراوە لەلایانی کورد بە کتێبەکەی موعجزەی کورد کە لەم کتێبە باسی ئەزمموی خۆی دەکات لەگەڵ کورد و هەروها سەفەرەکانی بۆ هەرێمی کوردستان. ئەم بۆنەیە لە زانکۆی جۆرج مەیسن بەڕێوە چوو لە ڤێرجینیا کە ژمارەی زۆر لە خوێندکارانی کورد و بیانی تێدا ئامادە بوون. من کەمێکم لەبارەی ئەم مەسەلانە لە کوردستان بیستووە و بڕوام وایە کە من دەتوانم ئەم مەسەلانە بە فەڵەستین و ئیسرائیل ببەستمەوە و من دەزانم کە پەیوەندی لە نێوان ئەو دوو مەسەلەیەدا هەیە و گەرەکم بوو بزانم و زیاتر لەبارەی کوردستانەوە فێر ببم. مانسفیلد باسی کرد بۆچی ئەو کتێبەی نووسیوە و هەروها باسی بەرنامەکانی خۆی کرد بۆ سەفەری داهاتوو بۆ کوردستان. دواتر دەرگای پرسیار و وەڵامدانەوە بۆ خوێندکاران کردەوە. مەبەست لەم بۆنەیە ئەوە بوو هەست بکەین کە لەوە باشتر کات هەبووە بۆ گەنجانی کورد ئێمە دەمانەوێت گەنجە کوردەکان کۆ بکەینەوە و یەکتر هان بدەین چونکە ئێمە داهاتوون. من زۆر زانیاریم لە قسەکانی وەرگرت و من بەهاتنم بۆ ئێرە زۆر شتم دەستکەوت. پرسیارم لە ستیڤن مانسفیلد کرد. ئایا لە هەرێمی کوردستانیش بەشداری دەکات لە بۆنەی ئاوا و ئایا کتێبەکەی وەردەجێڕیتە سەر زمانی کوردی؟ ئەزێ لە مەها پێنج گوڵانی هەڕم کوردستانی حکومەتە هەرێمی ئەسخواستمە ئەزێ دیگەل برێز مەسعود بارزانی و نێچیروان بارزانی کۆم بم و لە زانکۆیان پاخەبن ئەمی بەحسێ وەرگەڕاندنا کتێبێ بکەن ji بۆ زمانی کوردی ئەز لە بەندا بێ سەفەریمە. لە کاتە کە کورد شەڕی دژ داعش دەکات مەسەلەی کورد لە ئەمریکا بایخی زۆر پێدراوە لە لای زانکۆکان و ناوەندەکانی ڕێبازدانان و شیکردنەوە و پێدەچوو خوێندکاران ئاشنایی زیاتریان بە کێشەی کورد پەیدا کردووە. سەماد زەیی دەنجی ئەمریکا.
بله بینەرو تەماشەوان هێژە ئەبوون بابەتین ئیرو یەن کورد کنەکشن هەتا ڕۆژە سێشەمێ دەخیلی شەمۆ معتبر شروانی و تەڤایە ستافێ بەرنامەی هیڤیا خۆشی و سلامەتی ژووەرە دخوازن هون دەکارن بەرنامەمە لەسەر ماڵپەڕێن دەنگی ئەمریکا و دەنگی ئەمریکا تەماشە بکەن دیسان لەسەر فەیسبوک و تویتەرێژی وەکیما گوتی هەتا دگەینە یەک جارێکە دی هەر ساغ و سلامەت بن خدا حافظ